گردانی چاوم بم بەگەشتێرەی گالاوێژە باڵە گردانی چاوم بم بەگەشتێرەی گالاوێژە دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێنێژە دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێنێژە بە ئەوڵتی خاچیی سوور و جوان لەگەڵ وەرزەکان ڕەنگەکانیش دەگۆڕدرێن. ئێرە ناوچەیەکە کە خاکەی بە پیت و بەرەکەتە. لێرە دانەوێڵە بە هەموو جۆرەکانیەوە بەرهەم دەێنرێت. ئێرە نەوتەکەی ئێرە گونجاوترین شوێن بۆ ئاژەڵداری. ئێرە نیشتیمانێکە کە ژیان زۆر دێرینە و زۆریش پێشکەوتوو بووە. ئەم مەملەکەتە لەگەڵ ئەم هەموو جوانێدا نیشتیمانی قەتاڵەڵۆیسی و هۆرەی جافی و جێگەی چەندین دەنگخۆشی نیشتیمانن. جگە لە شاعیران و ئەدیبان و نووسرانیش لەم ناوچێدا جێگە و پێگەی تایبەتی خۆیانە بووە. گەرمیان ناوچەیەکە تەنانەت ئەگەر خانوەکانیش ڕووخابن و وێران کرابن بەس خاکەکەی هەند شیرن و جوانە بەردەوام وەکو پەلکە زێڕینە دەرەوشێتەوە، چونکە نیشتیمانی گەرمیان شوێنی ژیان و شوێنی بەرخۆدان و شوێنی قوربانیدانە. سڵاوێک لە نیشتیمان، سڵاو لە گەرمیان، ئەسڵاو لە ئێوە بینەرانی بەڕێز. بەرنامەی دێبەدێ چونێتە ناوچە خۆش و دڵگیرەکەی گەرمیان. لێرە لە گوندی چراخەڕوتەین دەچینە لای خۆیان با درێژە بە باس و خواسەکان بین بزانین ئەوان تا چەند نیشتیمانەکەیان لە ئازیزە و تا چەند توانیوانە پارێزگاری لێ بکەن و کەمێکیش لاپەڕەکانی مێژووی چراخەڕوتە هەڵدەدەینەوە. گوندی چراخەڕوتە لە گەرمیانە و دەکەوێتە نێوان قەزای چەمچەماڵ و ناحەی سەنگا و کۆتاگوندی ناوچەی هەمەوەندە لە سنوورەکەدا. لە ئێسادا سەر بە ناحەی شۆڕشی چەمچەماڵە. ئەم گوندە 27 کیلۆمەتر باشووری خۆرهەڵاتی قەزای چەمچەماڵ و ناحەی شۆڕشە، 20 کیلۆمەتر ناحەی سەنگا و باشووری خۆرهەڵاتێتی، چەمی باسەڕەت 4 کیلۆمەتر خۆرهەڵاتێتی، نزیکەی 2 کیلۆمەتر شەقامی سەرکی نێوان چەمچەماڵ و سەنگا و لێوەی دوورە و خۆرهەڵاتێتی، شاخی مەملحە خۆر ئاوایەتی و زنجیرە شاخی دەربەندی باسەڕە و دەربەندی بازیان خۆرهەڵاتێتی. ئەم گوندە لە دامێنی چەند گردۆڵکێکدایە کە بەناوەکانی قوچک و گردی غەریبە و کەوتۆتە نێوان دوو ڕووباری بچۆکەوانیش ڕووبارەکانی پلوسکە و لەگەڵکانی بەکرا، خاوەنی زیاتر لە 6,000 دۆنم زەوی و کە زیاتر لە 4,000 دۆنمی بۆ کشتتوکاڵ بەکاردێن. چراخەڕوتە بە گۆڕستانی چێلە بەرزەکە مەشهورە و ئەم گۆڕستانە کۆنترین گۆڕستانی ئەم گوندە و ناوچەکەشە. ئەمە جگەلەوەی چەند گۆڕستانێکی دیکەی تایبەت بەم گوندە و بە ناوچەکە لەم نزیکانەدا بوونیانەیە و مێژوەکانیان بۆ زۆر کۆن دەگەڕێتەوە. وەک دانیشتوانی ئەم گوندە باسی دەکەن لە پێشدا ئەم گوندە لێرەدا نەبووە و ئەلەم شوێنەدا بووە، واتە مێژووی گوندی چراخەڕوتە زۆر کۆنە و وەک هەندێک باسی دەکەن لە سەردەمی دەسەڵاتی میر اسماعیل بەگ بووە کە میرنشینەکەی لە گوندی قەیتولی ناوچەی زەنگ نەبووە. چەند گرنگیشی ئەم ناوچەیە ئەوەیە کە ئەم گوندە وەکو کاروان سەرا بووە، زۆرێک لە کەسایەتی و خەڵکە شەڕجەڕەکان چوونەتە ئەم گوندە. تەنانەت ئەم شوێنە کە شوێنی مزگەوتە کۆنەکەی گوندەکەیە خوا لێ خۆش بوو کاک ئەحمەدی شێخ بەردی بناغی داناوە. بەسەراتێکی دیکەی گرنگی ئەم گوندە ئەوەیە لە سەردەمی دەسەڵاتی عوسمانیدا کەسێک سزای لە سێدارەدانی بۆ دەردەکرێت کە خاوەن ماڵ و منداڵ دەبێت و ناوی حەمە عەلی دەبێت. برایەکی دیکەی کە ناوی ئەحمەد دەبێت دەڵێت من دەچم با من لە سێدارە بدەن تۆ خاوەن ماڵ و منداڵی تۆمەچۆ. ئەحمەد دەچێت سزاکەی بەسەردا دەسەپێن و برا گەورەکەی نەجاتی دەبێت. ئێستاش ئەو شوێنەی ئەحمەدی لێ لە سێدارە دراوە پێی دەوترێت ئەحمەد خنکاو کە لە نزیک چراخەڕوتەیە. حيا مطلع
گوندی چراخڕوتە لە ساڵەکانی 1970دا خوێندەواری تێدا بوو و کەسێک بەناوی مەلا بەکرەوە خوێندەوار بووە وەک دەجێڕنەوە لەگەڵ شێخ ڕەزای دێلەژە زۆر هاوڕێ بوون یان ئەو مامۆستای شێخ ڕەزای دێلەژە بووە یان شێخ ڕەزا مامۆستای بووە. ئەم شوێنە پێی ئەڵێن چراغە ڕوتە کۆن یا بە مانایەکی تر خانێلەکان یا ناوی جێگەی ئەم ئەرزە تاپۆیە بە ناوی گوندی عەزیز ئەحمەدەوەی. سەرەتای ژیان لەم گوندەیە بۆ ئەم جێگایە بۆ 200 تا 250 ساڵ لەمە پێش ئەگەڕێتەوە بۆیە سەرچاوی ئاوی خواردنەوەی ئەم گوندەیش ئەم کانیە بوو. ئەم کانیە پێشتر باسی گوتی سەرچاوگەلە. ئەم کانیە لە سەروی ئەم کانیەوە کە سەرچاوەیەکی ترێتی پێ ئەڵێن کانی زەمکە. وای ئەجێرنەوە کە کاک ئەحمەدی شێخ کاتی خۆی هاتۆتە ئەم گوندە و بەردی بناغی مزگەوتی ئەم گوندەی داناوە لە حەج گەڕاوەتەوە پێی وتووە ئەم ئاوە زۆر ئاوێکی شرین و خۆش و جوانە لە ئاوی زەمزەمەچێ بۆیە ئێستا ئەو جێگایە کە لە سەروی سەرچاوەیەکی تریە لە سەروی ئەم کانیوە پێڵێن کانی زەمکە. ئەم ئاوە بە سەروی ئەرزادێت و بە ژێر ئەرزیشە بە زستانان لە سەریشەوە ئەڕوا بە هاوینان هەر لە ژێر ئەرزەوە دێت. ئاوەکەی شرینە و ڕەنگە لەم سنوورەیە سەرچاوەیەکی ئاوی شرین وەک ئەمە کەمپین. ساڵانی 1590 کە میرسمایلی زەنگنە کە حکومڕانی میرسمایلی زەنگنە 200 ساڵی خایاندووە بەداخەوە ئێستا لە مێژووە کەمتر باسەکرێ و گرنگی کەمی پێدرێ ینی جێگە و ڕێگەی میرسمایل تا ئێستا ماوە لە گوندی قەیتولە. پاشان خانەوادەیەک لە خانەوادەکانی میرسمایل کە ئەکەونە ئەو دیوی شاخ و ئەم دیوی شاخەوە دێت گوندێک لێرە ئاوەدانەکاتەوە بە ناوی دۆڵە. بەڵێ مەبەستم ئەو شاخەیە بە تایبەتی لێرەوە ڕەنگە دیار نەبێ ئەساسی شوێنەواری ئینەکە ماوە گوندەکە ماوە دێنە ئەوێ ئەم خانەوادەی میرسمە گوندی دۆڵان. گوندی دۆڵان کە دیارترین شخصیت ینی کەسایەتی لە گوندی دۆڵانە شێخ مەلا بەکر بووە. مەلا بەکر بنەماڵی میرسمایل خوێنەواری زۆرتیا بووە هەر بە خوێنەوار چونکمەوان دەوڵەتداریان کردو سنوورێکی فراوان لەم سنوورە لە ژێر قەڵەم ڕەوی ئەوانەوە بووە لە دوو میر نشینەوە هاتووە خەڵکی هەر بە خەڵکی خوێنەوار هاتوونە. مەلا بەکر خوێنەوارێکی کاتی خۆی لەو سەردەمای خوێنەوارێکی زۆر ئەوە بووە خەڵک زۆر ڕێز و تەقدیری لێگرتووە. وایە جێرنەوە لەگەڵ شێخ ڕەزای دێلێژەیە یا فەقێ بوونە بەیەکەوە یا یەکیان مامۆستای ئەوی تر بووە چونکم وەسێتیان کردووە کامیان لە پێشا بمرن ئەوی تر کفن و دفنیکا و بینێ ینی ئەو لەسەر گۆڕەکەی حازر بێ لە کاتی نێشتنیە وا ئەبێت کە مەلا بەکر پێش ئەو وەفات ئەکات و شێخ ڕەزای دێلێژە شۆردن و ئەوەی بۆ کات و لە گۆڕ ئەنێژ لەم گوندە ڕەنگە 120 ساڵێک ژیانی تیا بووە تا لە کاتی زەوی بەشکردن و مەسەلەن تاپۆی تورکە کە تورک سنووری دێیەکانی داناوە یا ڕێکی خستۆتەوە سنووری ئەم دێی ئێمە کە ئێستا ئێمە لە چراغڕوتان دانشین بەڵام سنوورەکەی لەم جێگایەوە دیاری کراوە لەم جێگایەوە خەڵک بووەتە خاوەنی ئەرز و زەویەکان بەسەر جوتیارەکانە دابەش کراوە لە کاتی عوسمانیەکانە. چۆن کە عەزیز ئاماژەی پێکردووە پێشی من گوندی چراغڕوتە کە دیەکی کۆنی تورکە لە ساڵی 1514 کە ناوچەی چەمچەماڵ و هەموو کورسان داگیرێکە چراغڕوتەجێکی کە لەو دیە کۆنانەی تورک ناوی چراغڕوتە لەوە هاتووە کە لە ساڵی 1514 کە تورک ناوچەکە داگیرەکایەکێ لەو کەسانی کە تورک نووسەکردەی کوردن بە ناوی قەرەوێسفەوە دێتە گوندی چراغڕوتە دێتە گوندی چراغڕوتە و پاشان چەند ساڵێک لە گوندی چراغڕوتە دەمێنێتەوە خۆی خوزموکە سوکاری تووشی گرانی و تووشی بەفر و گرانی دێت دەچێتە بان گردێک لە گوندەکەیە بە ناوی گردی سوورەوە ئاڵێت چراغڕوتە چراغڕوتە بە معنای ئەوە دێ هانی ئەم ناوچەیە ڕوتە بە تورکی چراغڕوتە قەبرستانی زۆرە چەنەها جار دووسێ جار چراغڕوتە چۆڵ کراوە ئاوادان کراوەتەوە بۆ نمونەیەکێ لەوانە قەبرستانی تورکەکان کە پێڵەن قەبرستانی قەرەوێسف
هەتاکو ئێستا چەناکەس لە گوندەکەمانە ئافرەتی پیر و پیاوی پیر کە ئەگیرێن نەڵێ قەبرستانی قەرەوێسف دوای قەبرستانی قەرەوێسف قەبرستانی کێلەبەرزا بە ناوبانگە کە قەبرستانێکی کۆن و لە ناوچەکە چراوەڕدە چونکە دیەکی کۆنە هەموو قەبرەکانی ناوچەکە گوندەکانی تر هاوسیەکان هاوردیانە بووە کێلەبەردە لە سەردەمی کۆنا کەسی چاکیان کەسی چاکە بوو کەسی خوێنەواری لە گوندەکەمانە هەبووە مەلا هەبووە مزگەوتی تا دروست کراوە کە نزیکەی 150 ساڵە بێ کاک ئەحمەدی شێخ هاتووە بناغەی مزگەوتی چراغڕۆتە کۆن کە خۆی دایناوە کە ئێستاکەش هەتاکو ئێستاش ئاساوارەکەی ماوە لە چراغڕۆتە کۆن بنەماڵەکانی ئێستا هەمووی کەسی چاکی تیا هەیە و بەڵێ مەلابەکر کەسێکە لە کەسە دۆڵانەکان و کە خاڵوانی خۆمەکە خەڵکی گوندی دۆڵانی قەراخن پاشان هاتوونەتە گوندی کانی مامە و خێڵی مەسووری ئێستاکە لەوێن کە پیانەڵەن ئەو شوێنەش پێڵن شوێنە دۆڵانیەکان. حبيا خان وي 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 حبيا خان قول مجلسنا يا خان قول مجلسنا يا خان أصحاب داي ماشي وسطاهم قد بقربان من سطاهم قد بقربان جێگە گوندەی چراغەڕوتە جێگایەکی زۆر کۆنێ ئەنی مێژۆکەی وەکو باسمان کرد بە قەبرستانەکەی و بە شوێنەواری گۆزە و ئاساری کۆنی هەیە مێژۆکەی زیاتر بۆ 400-500 ساڵە گەڕێتەوە بەڵام دیارە ژیانی تیا بوو و دوای چۆڵ کراوەتەوە پاشان وەکو ئەم خانەوادانەی کە لێرە ئێستا وجودیان هەیە و ئێستا لێرەدا ئەنیشن ئێمە بۆ ئەم جێگە دیەیە لە چوارگۆشەی دەیەکەی ئێمەیە کە ئەکەوێتە تاپۆی دەیەکەی ئێمەوە لە ساڵی 1900 ئێمە دێینە ئەم جێگایە لە ساڵی 1900 دێینە ئەم جێگە گوندەی چراغەڕوتە باسی خانەوادەکانی ئەم گوندەت بۆ بکەم خانەوادەکانی ئەم گوندە پێکاتووە لە چەند بنەماڵەیەکی یعنی تیرەی جیاجیای جاب چەند بنەماڵەیەکی تایە کۆمەڵێ جێگە هەبوو کە ئەسران یا بەیانان ڕۆخۆر و پشتەخۆر کەسانی ئەملادەیە پیا و بەتەمەنەکان لێی کۆبوونەوە وەکو ئێرە و ئەم پەنای دیوارە کە ئێستا زۆر هاتووە وەکو ئەو بەرەوە یەکێ لەو کەسە دیارانە حاجی حەمیدی چراغەڕوتە بوو کە زۆر کەم مەسەلەن باوکی جەنابم کە زۆر کەم ئەچووە مەسەلەن لەگەڵ مەسەلەن دائەنیشت و کەم گفتوگۆ بوو. چراغەڕوتە لە ڕووی دەستڕەنجینیەوە زۆر دەستڕەنجین بوون لە ڕووی هوەریەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە بە هەمان شێوە زۆر پێشکەوتو بوون یەکەم خوێندەواری باش لە ناوچەکەدا و لە چراغەڕوتە بووە ئەمان لە ڕووی هوەری گۆرانیەوە هەر پێشکەوتو بوون زۆریان دەنگیان خۆش بۆ و هونەرمەند حسێن چراغەڕوتەی یەکێک بووە لە هونەرمەندەکانیان پیشەکانی ئاسنگەری هەلاجی و دارتاشی و وەستای دیواری خان و هەموو ئەمانە لە چراغەڕوتەدا دەوریانە بووە شوێنی خۆیان هەبووە بۆ کارکردن و لە کاروانچێتیدا بە هەمان شێوە زۆر زیرەک و وریا بوون بەردەوام بە ڕێگای گەرمیان و کوێستانەوە بوون لە ناوچەکەدا کاروانچیەکانی چراغەڕوتە ناو و ناوبانجیان دەرکردووە ئەم پیاوە خوا لێ خۆش بوو حاجی کەریمە دانیشتووی چراغەڕوتە بووە یەکێک بووە لە کاروانچیە هەرە ئازاکان و دیارەکانی ناوچەکە تا ئێساش خەڵکی ناوچەکە باسی دەکەن و ئەمە جگەلەوەی چەندین پیاوی ئازا و ناودار لەم گوندەدا هەڵکەوتەوە و ئێستاش نەوەکانیان بەردەوام لە خزمەتی کوردستان و خاکەکەیاندان. بەڵێ کاتی خۆی حەدادەکان ئاسنگەرەکان من ئێستا لە چەمچەماڵن دەسڕەنجین بوون لە ئاسنگەریە ئێستایش ئاسنگەرێکی زۆر بەناوبانگن لە چەمچەماڵی وەستا حەسەنیان پێڵێن دوایەوە پیشەی هەلاجیمان هەبوو لێرە ئێستەیش بە ئێستەیشەوە پیشەی هەلاجیەکەن لە تەکیە
بەڵێ لەم گوندانەی چواردە ورمانەوە هاتن بۆ ئێرە بۆ ناو دیەکە هەلاج بەڵێ لە ناو دیەکەی هەلاجیانە کرد هەلاجیانە کرد و لبادیان دروستە کرد و فەرەنجیان دروستە کرد و لەم دیانەی چواردە ورمانە هاتن لێرە بۆ ئەو شتانە اینجا پیشەی تەنەکەچێتیمان هەبوو لێرە وەستا سەعیدمان هەبوو ئەو تەنەکەی سەڵی دروستە کرد کەنووی دروستە کرد زۆپایی داری دروستە کرد هەر لە ناو دیەکە بڵێ پیشەی وەستایی دەسڕنجینی وەستاییمان زۆر بوو وەستای دیوار بڵێ هەموو دیوارەکان لێرە سنووری وڵاتەکەیشمان با بڵێنم هاتن لە دیێکانەوەستاگان چراغڕوتەی بوون لە کاروانچێتیە دەورتان بەڵێ زۆر کاتی خۆی لە دوای شەستەکانەوە کاروانی قولە سوتاویان ئەکرد اینجا کاروانی بۆ پێنجێن کاروان لەم دوایە لە دوای هەشتاکان کاروانی سەفرە و زەنون یەکێ لەوا لەو کاروانسیانە کاک حاجی کەریم بوو کاک حاجی ئەحمەد و کاک مام حاجی حەمید و مامی خۆم بەڵێ ئەوانە کاروانسی ئەم منتقەیە بوون چراغ ڕوتە خۆی بەعام 6606 دۆنمە 3350 دۆنمی تاپۆمان هەیە 1006 دۆنمی عقدمان هەیە 2250 زەوی مەرعەمان هەیە زیاتر پیشەی سەرەکی وەکو بژێوی سەرەکیمان لەسەر دانەوێڵە و فەلاحەت بووە لەگەڵ ئاژەڵداریشە ئێستایش بە ئێستایشەوە ئاژەڵداری و فەلاحەت شتێکی باوە لێرە شتی بەراوتان نیە بڵێن شوێنی بەراو هەمان بوو بەڵێ بەڵام ئێستا مامسابیرمان هەبوو لە باسەڕاج تقریبان لە 15 دۆنمێکی عەرزی هەبوو بەراو هەموو شتێکی تێ ئاکرد بەڵام ئێستا ناکرێت بەڵێ هەیە زەوی بەراویشە بوو ڕەنگە ئەویش هۆکارێک بێ بەڵام من هۆکاری سەرەکی لێرە ئاوی شیرینمان نەماوە ئاوی شیرینمان زوو هەبوو کارێزێکی باشمانە بۆ و سەرچاوایمان وشکی کردووە ئێستا هەنێ بیری سەدحی هەیە بیری سووری با بڵێن ئەویش بە هیمەتی کاک شێرزاد حافز کرا کاتی خۆی ئەو ئەوانەی شۆرن بۆ خواردنەوە نابن ئاوی باسەڕە هەبوو ئاوی باسەڕەژ ئێستا بەڕاستی هەنێ سەرچاوی ئاوی پیسی وەکو بازیان و ئەو ناوەی تێکەڵ ئەبێ بەڕاستی ئەویش بۆ خواردنەوە ناشێ زیاتر ئەوەیە هۆکارەکە ئەم دێ ئێمە ڕێگەی استراتیژی پێشبەرگە بوو یعنی ڕێگەیەک بوو لە گەرمیان و لە کوێستانەوە پێشمەگە بەسەر ئێمە هات ئێمە هەموو کاتێک پێشمەگە بەهاتە ئێرە خزمەتیمانە کرد اینجا ئیتر چی بە سەیارە بوو چی بە تەرەکتەر بوو چی بە خزمەتکردنی نان و بەرگ و ئەوشتە بوو بەردەوام لە گواستنەوەی پێشمەگەوانە بووین دائیمە ئێمە لە گواستنەوەی پێشمەرگیا بووین لە گەرمیانەوە ئەهات بەرە و ژاڵە و بەرە و قوولە و بەرە و سۆفێسەن و ئەلێنزەگەن ئەما برد لێەوە ئەهات لێرە و بەرە و گەڕا و قرخ و تاڵەبان و ئەو شوێنە ئەما برەمان گۆزایەوە وەزم شەیدشتانێ بەڵێ ئێمە شەیدی سەنگەرمانێ ئەمە شەش شەیدمانێ وڵای چۆڵبوونی ئەم دێ ئێمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی جارێکەم نزیکە شارین دووەم ئەم دێ ئێمە هەموو گەنجەکەی پێشمەرگەی و پۆلیسە و ئەوەیە یعنی لەبەر ئەوەی ئەگەر ماڵێک ئەگەر کەس و مناڵی نەبێ و کوڕی نەبێ ناتوانێت بژێ لە لادێە وەکو پێش خزمەتگوزاری ئێمە جادەگەمان لێ ڕازی مەکتەبمان بۆ کراوە و مزگەوتیش بە خێرخواز و بە حکومەت هەر یارمەتی داوین کراوە و کارەباشمان بڵێ هاتووە تقریبەنەوە نزیکەی ساڵێکە کارەباشمە بواتوە بەڵام ئێمە لێرە یەکشتمان دووشتمان لەلایەنی حکوومەتەوە پەرێزخراوین یەکەممان بێ ئاوین ئەم دێ زۆر بێ ئاوە بێ ئاوی ئەم دێ چەند ماڵێکی ئیشەڵاوە کارە بێ بەڵام ئێمە ئاوی سەرەکی نییە یعنی ئاوی چەم ناگاتە ئەوەی کە تۆ دێ پێی بژێت و پێی بیخواتەوە بەڵام ئێمە کانێکی سەرەکیمان هەیە چەندین ساڵ بوو ئەم دێ تقریبن 85 ماڵ لەسەر ئەو کانیاوە بووین ئەو کانیە وشی کردووە ئەو سەرچاوی نەماوە اینجا ئەو کە ئەوش نەما ئاو شرینمان نییە ئاو هەنێک ئاومانێ ئاوی سەدحی ئەو ینی پێی ناژێر ناتوانانی پێ بژی ینی خەڵکی تا سێ چوار ماڵی تایسە لێرە ئەم سێ چوار ماڵە لە باسەڕە لە دەربەنەوە بە تەنکەر ئاوێن بۆ دێ یعنی لەوانەیە بڵێم
خانەیە کە کرابێ 20 ڕۆژ زیاتری پێچی بێ 15 ڕۆژی پێچی بێ ئەجا کۆتایی پێات بێت بە قوڕ و بە بەرد و بە خشت و یعنی خشتی بۆ بڕراوە دوای خشتەکە گڵی بۆ هێنراوە و تاوە نراوە بە یەکەوە زۆری پێچەوە. كما يغبر ما رجعت فرصة يكباب من يا نخرب أري برجر يا 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 حەزەکەم باسێکی ئەوەش بکەین کە مەسەرەن پێش 900ەکان زمانی ستاندار لەم سنوورانە زمانی ماچۆ بووە. منیش حەزەکەم زیاتر یعنی عشیرەتی زەنگنە و جەباری و گل و زەن و ئەمانە ینی حەزەکەم ئیشارەتێک بە زمانی ستانداری کەرکووک بدە. یعنی ئەم سنووری چەمچەماڵە خۆی سەر بە کەرکووکە. بۆی حەزەکەم من پارچەوەنراوەتان بە زمانی ماچۆ کە ڕەشیداغای زەنگنە بەسەر ئەم شعرەی بۆ ئەحمەد بەجی کوڕی میر ئیسماعیلی زەنگنە نووسیوە حەزەکەم بیخوێن. چەڕوان ڕۆیی چەوەختان وەختێ ڕام کەفتوە سای عالی درەختێ پرسام ئەی درەخت بەرز بەهرەمەن وەیەردەی تاریخ سەنەی ساڵت چەند تۆ نازک تەبعی نەڕەنجۆت خاتر پەرێم بەیان کە ڕۆژگار دەماتەر مەبەستم تاریخ وەیەردەی ساڵن وەچی بەیتەورە ڕنگ و بۆت کاڵن عمرت چەند ساڵن چەند پشت دوێردن شێ تۆش دەستنێش ئی خاکەکردن درەخت وات چەند تیب چەند سوپا من چەنم دیەن چەند سواران جەنگی ئامان و شیەن ئەحمەد بەگنامێ جەنەوەی شێران سەردارە سوپای ئێڵە زەنگ زووان چەسەنەی هیجرەت تاوە ئی دەورە نەدیم بەگ لە رێوەی تەرز و تەورە دیەنم حکمان سەنجەقشان بیەن بەڵام وەک ئەحمەد نامیش نەویەن هەر من مەنەندان وەی دیارەوە وەی دیارە بەرز خوورمادارەوە شاهید نەمەنەن وەی دیارەوە چەمەند زیاتر وەی گفتارەوە هەر وەخت مەکەرەش ڕەوە هەوای ڕاوشکار مەخێزیە چەی بورج قولەی خوورمادار چاکەی سەیرانگاش خۆرنەوازان بی خۆڕەوش نەیویشت کەی لە ڕێزان بی خوشی باشیشان جەمشید جەم بیەن سەرقافڵە چێشان چۆن ڕۆستەم بیە گەردانی چاوم بم بەگەشتێرەی گالاوێژە باڵە گەردانی چاوم بم بەگەشتێرەی گالاوێژە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێ سەفای زۆرێک لە بەرپرسەکانی ئەمڕۆ و پێشمرگەکانی دوێنێ لەم دەرگایەوە میوانداری دەکران بەڵام ئێستا دەبێت ئێمە بە وێنەکان ئەم شوێنانیان بیر بخەینەوە زۆرێک لە گوندەکانی کوردستان هاوشێوەی چراخەڕووتا زۆربەی خان و ماڵەکانی بۆتە کەلاوە بەڵام ئەوەی جێگەی دڵخۆشیە گوندنشینان خۆیان پەرە بە ئاوەدانی و پەرە بە ژیان دەدەن لە گوندەکانیاندا دێبەدێمان لە گوندی چراخەڕووتا کۆتایی پێێنا تا گوندێکی کە و بەرنامێکی دیکە خوای گەورە یارویاوەرتان بێت شاد و سەرفراز بن و خواتان لەگەڵ بەگەشتێرەی گالاوێژە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێ سەفایکی خوێنڕێژە دەمێ ئیسا دەمێ لوقمان دەمێک سەفایکی خوێنڕێژە